هاتی پیاوەکە خێرە لە ماڵەژە مۆبایلەتر پێیە ئامانم پێچاوەتەوە چی ماڵ لازمی برام هەڵی گەدەی محموو بەڕاست پێ نەوتم تۆ سەبەب چی بوو دووەمە هێنا کاکە ئەزانی چی لەگەڵ خۆمە کرد بە ژوورە بی ئەوەی دەست باتەوە عەلاگانە یەکسەر دەستێکرد بە تەکلیف و بە تەکلیفکاری ژنەکە باسی براکەتێ کرد من؟ ئەو زمانە لاو بێگە باسم کرد بێ وام شوێ دەبوو محموو لەگەڵم ماوی؟ کاکە لەگەڵتم باشە محموو یعنی هەرو سەبەبە بوو کەوا ژنی دووەمە هێنا یا سەبەبی کەش هەبوو کاکە جان وەڵڵای سەبەب زۆر بار ئەوە نەبوو اینجا یەک چریکی ناشرینی لەبەرا بوو ئەنجا نازانم شتێکی بەسەرەوە بوو ئەو شەڵاحی نانەوایە محموو لەگەڵم ماوی؟ کاکە لەگەڵتم بە قوربان لەگەڵتم ژنەکەم لێون بوو بۆ کاکە لە پارکن بێک و پیاساگەن نە وەڵڵا بەم لیشکاوم لە ماڵەوەم بەس بوون بوو والله خولة توصيكي بقرآن خواهيك دقة خولة بخير بيت ئەگەڕۆ پرشنگی خێزانتم بشكي خوم بشا محمود باشا محمود تو تين نقا يعني بقربان يعني أول سبب كافية كتو بجني دوام بيني هذا السبب هبو کاکە سەبەب زۆر بخۆرە ئەوە نەبوو یەکبوونێکی ناخۆشی دیا و حتاقەت نەبوو لە تەنی شادانیش لەگەڵم ماوی کاکە لەگەڵتم برا لەگەڵتم ژنەکەم لێوە بۆم جارەش بۆ لە مارکێتن شتە کڕن پورە نەوەڵە بەم لیشکام لە ماڵەوەم ئەم جارەش ون بوو یەک دەقە باوکم بە شەرەفم لێرەش نییە محموود لەگەڵم ماوی کاکە لەگەڵتم پوری کاکە شنەکەم لێوە بوو دیسان ئەڵێ محموود بەس ئەوە سەبەب بوو کە تۆ ژنێنە کۆرە کاشی من هیچ ڕۆمانسێتێکی نەئەزانی وەڵای کە ئەڕووی بەڕێگایە ئەو پیاوە مەنزەرێکی زۆر ناشرینیە بوو عەزە بدڵتە؟ محموود لەگەڵمی کاکە لەگەڵتم بە قورعان لەگەڵتم وەڵای تۆ بڕۆ منت تێگا یعنی هەر ئەو بوو سەبەبەکە کە تۆ ژنی دووەمە هێنا کۆرە کاکە گیان هەموو ڕەفیق و برادەر کەس و کارم پیانوتم محموود یان کاک محموود ئەمە لە ماڵەوە هەوانەگر خولە عەزوولی ینی بەس لەبەر ناوەکە بوو ژنی دووەم هێنا کۆرە کاکە گیان نە حەزێکە برابێ بەو ناوایە نە باوکم نە دایکم حەزی ناکرد تەنانە کە سوکاریش پێوە ماڵمان یەک دقە عەزوولی گیان یەک دقە محموود یەک دقە ئێمە لەگەڵ توین دایمە خەرەوە ئەلۆ ئەلۆ کاک سەرکارگیان سەرکاری برامە باشی شکر سەلامەت بی براژن ئەتوو کوی ئەرێەوە ئەتوو غەڵەت لێن نەدایە ناقابی لە نەزانم کێم گرتووە وڵی توزانم ئەمن ئێستاش دەرێمە تۆ غەڵەت لێدایە کچێم سەرکارم سەرکار نەگو غەڵەت لێدابی ئەدە تەمەشای ژمارەکەی کە کاک سەرکار دەزانم بەخوا ئەو نەم غەریبی ئێوە کرد دەسم ناچووی شوکاری ناوماڵ ئەتوو غەریبی مەت کردیا ئەوە ڕۆژ لە شان لە هەراتیا ئەرێ کاکە وڵی ئەوەندەتان بیر دەکەمەوە بۆ دیار نین گلەی بێ وەڵڵا براژن ئەتۆز دەرێ ئەمە بێنەماتان کچی ئەمە جارە دێهاتین ئەتوو مۆڕەت لێ کردین هەر حسابکە بە پارەسوان دەرد کردین ئەو شەوە نەخۆش بووم نەخۆش بەخوا ئەنا چۆن دڵم دێ قابی لە ماڵ بۆ ئێوە نەبێ بۆ چێە ئەمن ئێستاش گومانم هەیە ئەتوو خەونەشی ناخۆش دیتە خەون بەمەوەتیە ئەگەنام باوەڕ ناکەم ناوەڵا خەونێکی بەس غەریبیمانەکردن بەخواونە دڵمان تەنگ بوو وڵاوێ هەر پێمان تکێ ئەو یەکەم جارە تەلەفۆنێتم لۆ بێ و برێ غەریبین بۆ دەکەم وڵی هەرچەندە ئێستاش ناستە قەنەعاتم بەس بارعام
سپاس دەکەم مەمنونم نانا مەمنونی ناوێت سەر و ماڵتان پێشکەش بێت خوا کەی دێن بۆ ماڵمان وڵای عاجزمەوە براژن ئەم ئێستاش پێم سەیرە باوەڕ ناکەم بەس بەهەرحاڵ ئەمە لەو ڕۆژانە دێن ئینشاڵڵا سەرتان لێت دێن نانا لەم ڕۆژ دووری مەخەوە ئەبێ سبحەی شەو لێرە بن ئەخە نانا ئەزیێتە براژن هاژنا نانا ئەزیەتیی دڵتان بەچیەوەیە پاچە دروستکەم پاچەی لە بمە دروست دەکەی ئەرێ باوەس ئەڵم سەر و ماڵتان پێشکەش پاچە چییە کچێ نایخوای بینێتەوە تا ئێستاش لە ساوارش سپیتین دەدایتەمە ئێستا چشنا پاچەی لە بمە حازر دەکەی لە خزمەتتاندام ئەزانین چۆن ژنەکە بڵێ مناڵەکان مەهێنە وەکو ئیزعاجەکەن نانا مناڵ چیە هەر هەموو مناڵەکان بێنە بە هەستیشەوە وڵای نازانم پێم ئەنتیکەیە من تێکچوو بە یا تێکچووی نازانم دنیا چی داهاتیە ئەڵێ لەگەڵ بێگانە قساکەی بۆ شەرمەکەی بەخوای یەک و دوی نایە سبحەی شەو لێرن باشە باشە دەستەکان خۆش بی باش خوا عافیس خوا لەگەر سەرچاو وڵای ناز دەقناتن ئێستاش باوەڕ ناکەم مەریەم چێ مەریەم کچێ دەوەرە چۆ هۆتە دێ لە بەرای مەڕی دەوەرە چ بووە چت دەوێت ئەرێژ نەکات تۆ شمەکە ئەنتکە چ لە بەردەوڵا دەرێ سەراجێ نۆقەدەمێەوە چێوە ئەرێ چییە لە ماڵە خۆشمان ناتانجلی بە ئازادی لەبەرکەین چت دەوێت کچی هێشتەشی زۆر ئەنتکە ڕوویدایە چ بووە بەخوای ئەم قەنەعاتم نەکردێت تاکید مە توش قەنەعات ناکەی ئێ چ بووە برێ چێ تەلەفۆنی کردە چی تەلەفۆنی کردێ پرسنجی براژنم پرسنگ تەلەفۆنی کردیان نەک ئیلا تەلەفۆنیش ئاسایش دەبی داوەتی مە بن سبەیەوە لەکنە بن پاچتان لۆ دەکەن پرشنگ داوەت پاچە شتی وا هەیە کچێ ئاتو دەرێت بە بەقەی لە دوم دەرێەوە ئەدی وادرم تەلەفۆنی قابل خۆم تێک چوومە دەرێت سبێنێوە لەکنە من و داوەتی من ئەم باوەڕ ناکەم بخۆم تەلەفۆن بۆ دەکەم بکە هەن نەمێژە تەلەفۆن لۆ نەکرێت جا هەتا دەبینمەوە محموو ڕجال یەکەم یەک دەقە لەگەڵم بە ئەرێژنەکە تۆ بەجددیتە سەروپیان بۆ حازرەکەی تۆ لەسەر پەتاتەیە خەریب و ئابڕوون بەریت یەک دقا ئەو مریەم ئەلۆ باشی خوشکە جوانەکەم باشی مریەم خان باشی حواڵت وەڵڵاهی ئەوە نازانم شتێکی چۆن پێت بڵێم ئەڵەی سەرکار سەری لەبەرد کەوتووە دەڵێ داوەتی ماڵی ئێوەین باشەرێ و بۆ واکەن بەخواڵی ئەچنە ماڵی بێگانە و قەت نەهاتوونەتە لای من یعنی بڕوا ناکەن ئێمە دڵتەنگی ئێوەین ناوەڵی ناوەڵە چی؟ بەرێ وەڵا منداڵەکانیش بینین ئەرێ بوتم هەستیش بێنێ لەگەڵ خۆی یعنی هیچ تووڕە نابن نابا بە عەزولی هەستی زۆر خۆشەوێت وڵڵاهی ئەمەش حەزمان لەو خزماتیە باشە ئیشەڵڵا دین سبەینێ زوو بێن ها چاوەڕێتانم باشە بە قوربان دەی خوال لەگەڵ بێ خوال لەگەڵ کچێ ژنەکە بەشەرە قابلە خۆدنیا خرانە بووە لەوانێ بە خۆدا چویتەوە بیوێ پەیوەندی کۆمەڵایەتەکانی چاکاتەوە کوڕە بە قورعان دەترسم دیسان بە مۆڕە دەرمانکە کچێ نایەخوای بینە ئەو خراپە ئەتو باش بە بەشەرە بەشکم بە خۆدا چویتەوە ئەتو لە هەندێک گەڕێ لە بیر مەکە تەلەفۆن و هەستیش بکە هەستیش لەوە خۆمان دەبین ئەویش داوات کردیا کچی ئەتو لەوەندە بەشک و گومانی دەلۆی بکە باشە ئێستا بۆی دەکەم با من بچمە بازار کەرەستەکان بکڕم خۆ هەراوا نابێ ئامادەکاریەوێت با بڕۆ هەر لەگەڵمی کۆرە کاکە ئاگام لە پاچەکە بوو باستانگر ئاگام لە پەتاتەکە بوو کوورە کاکە تۆ ئەمڕۆ منێشیەت کرد هەموو دەقێ لەگەڵ مای کاکە تۆ تۆزە خێراکە ێستا ژنەکەم نێتەوە بە قورعانم کا بە فلیم یەک دەخەی باشە تۆ کە لە ژنێ ترسی چۆن وێراوتە ژنی دووەم بێنی کۆرە کاکە جیان ژنی دووەمی چی بۆ من ئێوێرم بە سوحبەتی شۆباتی ژنی دووەم کەم بە قوربانی چاوم ئەوانی کە وتم ئەوە خەتەکە بوو کە بۆم باس کردی وتم خەتەیەکە بۆ دانیم و لە بری و دووە ڕەقەم بەرێ بەخوا دووە ڕەقەشم بۆ ژنەکەمە ئێوارە جلیکی بۆ بکڕم باشە بە قوربان هەر ئێستا تۆ دووەرەخە لای من نییە وعد بێت 1 ملیۆنە بۆ هێنم ئەوە خەتە بوو ورەگردنە ئازابێ پێ و حەڵابێ وەکو شیری بەری باوکە هین ئەڵە باوکە یاربی تۆبە وەکو شیری بەری دایکە ڕەحمە لە خۆت و خەتە و خولە